تاوانی سێکسیەکان لە تاوانی ئەچێتە بابی Sexual Offences Act 2003 کە ئەو مادەیە لێکۆڵینەوەی لەگەڵ ئاکات و حکمی تاوانبارانەیە. هەستەکەم کە ئەو تاوانانە تاوانە گەورەکانن، حکمێکی زۆری ژەخوات لە سنتەنسن گایدلاینمان هەیە، ئەو گایدلاینانەی ئەو ئامۆژگاریانەی کە پێمانەڵێن چۆن ئەم کەسانە حکومە درێن لە 5 ساڵەوە دەست پێەکە هەتا 15 ساڵ. قەزیەی تاوانە سێکسیەکان با بڵێن قەزیەی ڕێیب تەمەن ناخوێنێتەوە لەبەرەوەی لەم وڵاتەیە لە تەمەنی 10 ساڵیەوە شمولی عقوبە ئەەکەی ئەگەر بێت و تاوانێک بکەیت، یعنی لە 10 ساڵیەوە مستعیدی کە یاسا لێو کۆڵێتەوە ئەگەر تاوانێ بکەیت، کەواتە تەمەن ئەو باریەیە نابێت، ئەو بربەستە نابێت لەوەیە کە حکومەکەی زیاد بکات یا زیان نەکات. خۆی یاسای تاوان ئەبێت، یاسای تاوان خۆی ئەڵێ beyond reasonable doubt، یعنی هیچ گومانێکی تیا نەمێنێت کە ئەو کەسە تاوانبارە، ئەبێ هیچ گومانێکی تیا نەمێنێت کە ئەو کەسە تاوانبارە. کەس ناتوانێت بەبێ بەڵگە کەسێک تاوانبار بکات. بەڵام تاوانی ڕێیب ئەکرێ بە 3 بەشەوە، کاتگری ئەیمان هەیە، کاتگری بیمان هەیە، کاتگری سیشمان هەیە، یعنی 3 کاتگرین. کاتگری یەکەمیان بڵین بەشی یەکەمیان لەگەڵ بەشی دووەمیانە ئەوە هەرە بەشە زۆرەکانن کە ئەکرێت بۆ نمونە ئەو تاوانە ئایا ئەو کەسە سەرخۆش کراوە، ئایا ئەو کەسە چوویتەتە ماڵی ئەو کەسەوە بە زۆر، ئایا ئەو کەسە نەخۆشیەکی دەرونی هەبووە تۆ ئیسفادە و لەو نەخۆشیە دەرونی و لەو بارە ناهەموارەی ئەو کەسە کردووە بە هەلە قۆزیوەتەوە کە ئەو تاوانە سێکسی بەرامبەرکەی، ئایا حامیلە بوون یا گواستنەوەی نەخۆشیە، بڵین ئەو نەخۆشیانەی کە لە ڕێی سێکسەوە بڵاوە نەبوو، ئایا تۆ ئەوە گواستۆتەوە بۆ ئەو کەسەی کە ئەو کارە و ئەنجام بەرامبەر ئەنجامیاوە. بەتایبەت ئەو کەسانەی کە لە ژێر تەمەنی مناڵیەوەن حکومەکان زیاترەکە هەموو ئەم فاکتەرانە سەیر ئەکرێت لەو لە کاتی حکومانەکە یا سەیری هەموو بەڵگەکان ئەکرێت، بەڵگەی دۆکیومنتاری هەیە، بەڵگەی ڕسم هەیە، هەروەها بەڵگەی توبیشمان هەیە کە لێکۆڵینەوەیان لەسەر ئەکرێت و لەسەرەوانە حکومە درێ. جاری وایە لێکۆڵینەوەی تاوانی سێکسی ماوەیەکی زۆر ئەخایەنێ هەتاوەکو ئەبێت لە 99.9 ساغ بێتەوە کە ئەو کەسەوە تاوانەی کردووە. بۆ هەموو تاوانێک وەک وتم لە ئەسنای هەموو تاوانێکە کە لە دادگایە بناقەشە ئەگرێ، هۆکاری باشمان هەیە کە پێیان ئەڵێن mitigating factors و هۆکاری خراپیشمان هەیە کە پێیان ئەڵێن aggravating factors. ئەگەر بێت و یەکەم جاری شێبێ بۆ تاوانی سێکسی یەکەم جار و دووەم جار ناخوێننەوە لەبەرەوەی یەکێکە وەک وتم لە تاوانە گەورەکان و یەکێکە لە تاوانە خێزەونەکانیش هەم یاسا و هەم خەڵک و هەم تەنانەت کەسانی دەوروبەری خۆشی بە شێوازێکی تر سەیرەکەن. هەموو تاوانێک لەم کاتەیە هۆمۆفی سەیری تاوانەکان زۆرەکات، تەنانەت لە خودی یاسای هۆمۆفیسیشا هەیە، ئەگەر بێت و جوابیشە هەبێت، ئەگەر تاوانێکە کرد بێت ئەشێ ئەو تاوانە ڕێگری بێ لە تازەکردنەوەی جوابەکەەوە، ئەگەر جنسیەوە هەبێ ئەشێت ئەو تاوانە ڕێگری ئەوە بک کە دەرێکەنە دەرەوە لە وڵاتەیە. کەواتە تاوانکردن بە تایبەتی ئەم تاوانە گەورانە چما تاوانە سێکسیەکان کە وەک گوتم تاوانێکی قێزەونە بە دڵنیاییەوە تەکی دەکاتە تەرکیزە تەسیر دەکاتە سەر جواب و دواخستنی مستەقبەل و لە هەموو ڕوویەکەوە کاریگەریەکی خراپیە بێتە سەرت. هێنانەوەی خەڵک زۆر ئاسانە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێک، بە تایبەتی لە وڵاتی ئەمەیە کە ئێستا پەیوەندیەکان هەن لە بینی حکوومەتی هەرێمی کوردستانی و حکوومەتی بەریتانیایە، بە تایبەتی تاوانە گەورەکان ئەگەر کەسێک لێرە بیانەوێ بیێنەوە بۆ ئێرە زۆر ئاسانە کە لە کوردستانەوە بیێنەوە بۆ ئێرە. بۆ نمونە بە تایبەت تاوانە گەورەکانیش تاوانێکی وەکو ئەو تاوانە سێکسیانە وەکو ڕێیپ ئەگەر بێت و ئایلەی ئەو کەسە زەختێکی زۆر لەسەر حکوومەتی ئێرە بکەن، بە دڵنیاییەوە ئەو کەسە
لە کوردستانیش بەهێنەوە بۆ ئێرە کە ڕوبەڕووی دادگا و سزای خۆی بێتەوە. هیوادارم هەموو گەنجێک خۆی پارێزێ لە هەموو تاوانێک بە تایبەتی تاوانە گەورەکان، پەنانە بەنەبەر زۆر شت، پەنانە بەنەبەر زۆر وەعد و تێکەڵبوونی کەسانێک کە سوورەزانن ئەمانە پلانێکیان بەدەسەوەیە. هەنێ شت هەیە یعنی ناچێتە عەقڵەوە کە ڕاست بێ، دوای ئەو شتانە مەکەون. هەنێ وەعد هەیە کە یەکێ وەعدێکتان پێیە، ئەو وەعدە زۆر ئاستەمە کە ڕاست بێت. ئیتر ئەم وەعدە ئایا ئافرەتێک پێت بە یا ئایا لە کەسێکەوە وەعدێکە پێ با میتینێک بێ، چوونە شوێنەیەک بێ. ئەبێ گەنجان زۆر وریای خۆیان بن بۆی دوور بن لە هەموو تاوانێک بە تایبەتی تاوانە گەورەکان. وەک پێم وتی لێکۆڵینەوەیەکی زۆرە کرێ. خەزایی ئەم تاوانی ڕێیپ هەروە ئاسانیە کەسێک بڵێ وەڵام من فلانە کەس ڕێیپی کردوم و یەکسەر بێن فلانە کەس بگرن و بیخەنە سجنەوە. لێکۆڵینەوەیەکی تەواوی لەسەرە کرێ. چەندین کەسمان بینیوە کە ئافرەت بە درۆوە وتوێتی فلانە کەس بۆی فرێندەکەم، مێردەکەم یا هاوڕێیەکم بە زۆر سێکسی لەگەڵا کردوم و ڕێیپی کردوم. لە لێکۆڵینەوەکانە وا دەرکەوتووکە و ئافرەتە درۆکە تاوانێکی خستۆتە ملی کەسێکە و کاتە عەکس بۆتەوە ئافرەتەکە خۆی سجن بوو. کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ، کەناڵی BK4 لەوەیە. کەناڵی BK4